شەوەی بەرەکانی شەڕ یان دووبرا لە یەک کادا نەبرێنە بەرەکانی شەڕ و پرۆژە بڕیارێکیش لە پەرلەمانی کوردستان هەیە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دوو کەس لە خێزانێک نەبرێنە بەرەکانی شەڕ چونکە شەر نییە هەر دوو برا بن جاری وایە باوک و کوڕ لە بەرەکانی شەڕن و جاری وا هەیە دایک و کچ لە بەرەکانی شەڕن و ئەم بڕیارە وەزارەتی پێشمەرگە لە 16 2014 تەعمیمی کردووە بۆ سەرجە میحوەرەکان و لیوا و فۆج و سریەکان و لە بەشێکی زۆری میحوەرەکان جێبەجێ کراوە و لە بەشێکی جاری وایە جێبەجێ ناکرێت چونکە تاقانەکان جاری وایە چەند برایەکن بە تایبەتی لە هێزەکانی هەفتا کە یەکتر بەجێ نایەڵن بە قسەی میحوەرەکە و مەسوولی میحوەرەکە ناکەن و ئەگەر برا گەورەکەی بنێری برا پشکۆلەکە پاش ناکشێ ئەگەر برا پشکۆلەکە بنێری برا گەورەکە ناچێتە دواوە و پێکەوە دەڕۆن و جاری واشە یەکەم تەرخەمی دەکرێت لەوەی کە دەیانێرن بۆ پێشەوەی بەرەکانی شار و ئێمە چەند جارێک بەڕێز وەزیری پێشمەرگەمان ئاگادار کردوتەوە و وعدوا بوو دووشەمەی ڕابردوو لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە دانیشین بۆ بە دوواداچوونی یەخستنەوەی هێزەکانی هەفتا لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و یەکێک لەو خاڵانی تریش کە تەرکیزمان دەکردە سەر مەسەلەی هاوکاری شەهیدان و برینارەکان و بە دوواداچوونی دیلەکان و خاڵێکی گرنگیش مەسەلەی تاقانەکان بوون کە خۆتان نزانن لە ماوەی پێشودا بە تایبەتی تاقانەکانی ئەنفال و جینۆ چیمیاباران و بارزانیەکان و فەیلەکان کە ژمارەیان 120 کەسە یاسایان بۆ دەرچووە و ئەم تاقانانە بە تعریفێکی یاسایی بریتین لەو کەسانەی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا لە یەک کادا هەموو خێزانەکانیان لە دەست داوە تەنیا خۆیان ماون و ئەمانە بووە بە یاسا و پیرۆزبایان لێ دەکەین کە ئیشەڵا لە چەند مانجی ئایندەدا هەموو چێکی شایستەیان بۆ دەبڕێتەوە هەم پێداویستەکانیان بۆ دەکرێن و حەسانێ باشە کاک دلێر لەسەر ڕووداوەکەی ینی ئەوەی کە پێش ئێستا لە راپۆرتەکەدا دیار بوو کە کەسێکی تاقانە لە ناحیەی زەڕایەن شەهید بوو وەرەوە لە کاتی وەکو ینی کەسوکارەکەی باز لەوە دەکەن لە کاتی پشودا بووە لەلایەن فەرماندەی هێزەکەیەوە فەرمانی پێکراوە کە پەیوەندی بە یەکەکەیەوە کرێتن و هەروە براوەتە پێشی شەڕیشەوە ئێوە چ بەدواداچوونێک دەکەن لەسەر ئەم پرسە ئێمە مانگانە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە و ستافەکەی کۆبوونەوە دەکەین و بڕیار بوو ئەم دووشەمەی پێشوو دانیشین کە بەهۆی ئەم هێرشەوە پێما بوو بەڕێز وەزیر ئاگاداری کردینەوە کە دووشەمەیەکی تر دادەنشین بەو هیوایی کە لە دووشەمەی ئایندەدا یا لەو ڕۆژەدا کە هەمومان لە لیژنەی پێشمەرگە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە دادەنشین بە دوواداچوون بۆ میحوەرانە بۆ لیوایانە بۆ فۆج و سریانە دەکەین کە کەم تەرخەمی دەکەن لە جێبەجێکردنی ئەو بڕیارە و بۆ ئەوەی جارێک کە کارەساتی لەو جۆرە ڕوونەداتەوە و ئەمە لە پێناوی هێشتنەوەی ئەو تاقانانەیە و لە پێناوی تێکنەچوونی شیرازەی کۆمەڵایەتی خێزانی کوردیە و لە پێناوی ئەوەیە حتا ئەو تاقانانە ئێمە پێشنیارمان هەبوو کە گەڕێکێکیان بۆ لە پایتەخت بکرێتەوە بە تایبەتی تاقانەکانی ئەنفال و چیمیاباران و فەیلەکان و بەرزانیەکان بۆەوەی وەکو چەوسانەوەی گەلی کورد بە خەڵکی بیانی نیشان بدەین کە جێماوی دوای ئەو کارەساتە گەورانە بریتە لەم گەڕەکە و حتمما لەو کۆبوونەوەیەدا جارێک کە جەهد دەکەینەوە کە میحوەرەکان و لیواکان سەری و فەوجەکان باشتر تاقانەکان بپارێزن احتیفازیان پێوە بکەن هەرچەندە ئەوانیش هەندێک جار وەکو کتم و بەڕێریان هەیە دەڵێت تاقانەکان چەند برایەکن جاری وایە ئەگەر برابن دوا ناکشن و ئێمە خۆتان نزانن بە درێژایی 1000 کیلۆمەتر بەرامبەر داعش وەستاوین و هێزێکی ئیسنادی گەورەمان نییە لەبەرەوەی لەوانەیە زۆربەی پێشمەرگەکانمان جاری وایە لە پێشەوەی شەڕ بن و جاری وایە بەهۆی تەقەمەنیەوە لە دواوە پێشمەرگە شەهید دەبێ بەڵام لەسەر هەموو بابەتێکەوە تەرکیز دەکەینە سەر ئەوەی حەقی احتیفاز بە تاقانەکانەوە بکرێت کە جێماوی خێزانێکی گەورەن و لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا زەرێکی گەوریان بەرکەوتووە بەو هیوایی ئەمانە بمێننەوە. باشە کاک دلێر ئێوە وەکو لیژنەی پێشمەرگە بە دوواداچوون و ئەوە هەروە لێپرسینەوە دەکەن لەم بارەیەوە؟ بەڵێ ئێمە هەموو جارێ لە جەبهەکانەوە
وەکو کوتم بەشێکی میحوەرەکان التیزامیان پێوە کردو و تاقانەکانیان نردووە بۆ ماڵەوە یا ئەگەر دوو برابن برایەکیان بردوتە پێشەوە برایەکیان لە دواوە بووە و ئەگەر هەندێک زاریش کەم تەرخەمی کراوە تاقانەکان تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە ئێمە یەکسەر میحوەرەکەی و لیواقیمان ئاگادار کردوتەوە زۆر جار بە قسەیان کردوین و زۆر جاریش خۆی تاقانەکان ناکشێنەوە و هەندێک جاریش لەو تاقانانە ئامر لیوایەنتیایە ئامر فەوجیانتیایە ئامر سریانتیایە کە هێزێکی گەورەی پێشمەرگەی لایە خۆی تەقبولی ناکا کە بکشێتەوە دواوە بۆیە هەندێک جار ڕووداوی ناخۆش ڕوودەدا بۆ هیوایی ئەمە دوا ڕوودا و دوا ناخۆشی بێدووە هەمومان تاقانەکان بپارێزین و لیوا و میحوەرەکان ئیلتیزام بە بڕیاری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و بڕیارەکەی پەرلەمانی کوردستانەوە بکەن. باشە کاک دلێر مەسەلەن باست لەوە کرد زۆر جار فەرماندە هەیە خۆی تاقانەیە ئەگەر هاتوو مەسەلەن ئەو فەرماندەیە بەشداری لە شەر نەکاتن لەوانەیە لەلایەن یەکە سەربازیەکەیەوە بە کەسێکی ترسنۆک ناو ببرێت ینی پێتان وایە یاخود ئاساییە کە ئەو فەرماندەیە بەشداری شەر نەکاتن؟ ئەنی هیچ لێکۆڵینەوەیەکی لەگەڵدا ناکرێت؟ پێمان وایە بە پێی مۆقعەتی شوێنەکە مەسوولی میحوەرەکە بڕیارەکەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بە جۆرێک لە جۆرەکان جێبەجێ بکە کە کاریگەری نەبێ بۆ سەر هێزەکان و قەناعەت بۆ فەرماندەیە بکە کە ڕەفیقەکانی دەتوانن ئەو کارەی ئەو بکەن و ئەوە بڕیارێکە کە خوێنی پێشمەرگە چونکە هەمووی وەکو یەکە بڕیارێکە و دەبێت جێبەجێ بکرێ هەم بۆ بەرژەوەندی ئەو بەجێماوانن کە لەلامان ئەمانەتەن احتفاظکردنیان و دابینکردنی ژیانێکی شایستەیان لە لاکی تریشەوە پڕکردنەوەی میلاکاتی بەرەکانی شەڕ دەبێ چاوی لێبژێڕین و هەرچۆنێک بێ ئێمە لەگەڵ جێبەجێکردنی ئەو بڕیارین کە تاقانەکان نەبرێنە پێشەوەی بەرەکانی شەڕ و احتفاظیان پێوە بکرێ و تووشی ناخۆشی تر نەبینەوە وەکو چەند جارێک توش بووین. بەڵێ دلێر ماوەتی جێگرێ سەرۆکی لیژنەیە پێشمەرگە لە پارلەمانی کوردستانی گەلەک سپاس بۆ